بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت. کاک جوتیار دێمەوە لای تۆ. قسەکانی کاکاوە ئەوەڵێت کە حیزبەکان بەرپرسیارن لەوەی لێرە ڕوەدات، حیزبەکانن کە هەموو کایەکانیان لەم شارە داگیر کردووە و دیموکراتیش نییە لەم شارە، چونکە ئەوە چەند ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکراوە، ئەوەشی کراوەڵێت بە بۆنەی عێراقەوە بۆ گەرەوەی عێراق نەکرای ڕەنگە لێرەش نەکرابە. من بەوایە بەڕاستی تۆ مەسەلەکان پشتین تۆ لە ئیدارە و لەوانەیە ئێمە زۆر لاقەشەمان سەر ئیدارە و پرۆژەوە کرد لە حەقەت ئێمە قسە سلێمانیە لێمان تێک نەچی سلێمانی وەستێمانی تەبیعەتی هەڵکەوتەکەی چۆنە چییە کایە سیاسەکانی هەموو ئەوانە حەقە لێرە بەڕاستی تاوتوێکین، ینی چۆن کەسین تاوتوێکین بزانین چی و چۆنە و بەرەو کوێژە ڕوە ئەم مەسەلەیە. ئەجینا من سەیرم لێ مەسەلەن تۆ ئەگەر تۆ مقارنەی سلێمانی کەی لە چا هەموو شارەکانی تری عێراقا، ینی بێئینسافیە گەبڕی لە سلێمانیە وەکو شارەکانی ترەکە وەکو بەسڕایە وەکو بەغایە وەکو هەتا وەکو هەولێر و کوردستان شاری سلێمانی بە هەولێر تۆ قسە لەسەر ئەوەیە ئەگەر قسە لەسەر ئەوەیە قسە لەسەر بینا و لەسەر قسەی ئێمە باسمان کرد پێشتر، قسە لەسەر بینا و جادە و ئینارە و گوڵۆپە مەوزوعێکی ترە. ئەگەر لەسەر کولی سیستەمەکەیە لە علاقاتی اجتماعی لە علاقاتی اقتصادی لە پەیوەندی بینی حیزبەکان لە مەسەلەی ئازادی تاگ لە مەسەلەی هەموو ئەوانەیە مەسەلەیەکی گرنگە کاکە، بەڵام خۆ دەزانی لە وڵات هەیە هەر لەم شەرقی ئەوسەتەیە جوانترین بینا و جوانترین ڕێگابانی هەیە، بەڵام لە ڕووی اجتماعی و وڵاتێکی متەقەلیفە زۆری شێ باسی ناکەم چۆنە هەمووان زانی چیە و چۆنە و بە پێچەوانەشەوە وڵاتی زۆر پێشکەوتووە، بەڵام ممکنە ڕووی اقتصادی وڵاتێکی زەعیف بێ. ئێمە قسە لەسەرەوە ناگەین، قسە لەسەر تەبیعەتی سلێمانی دەکەین. من لەگەڵ ئەوەیەم کە باسم کرد پێشتر، ینی حەز ناکەم لە باسی کەینەوە، بەڵێ ئەستان کاوەڵێ یاسا غایبە نەخێر یاسا هەیە، بەڵام یاساکە خۆی سەقەتە. وجودی یاسا هەیە لە کوردستانە، یاسایەکە کە بەڕێی من ڕێنمایەکان و یاساکان و تعلیماتەکانی کە دەیە بۆ پرۆژەکان و بۆ ئیشوکاریە وڵاتە بۆ خۆی معەرقەلە، بۆ خۆی ئەو یاسا و ڕێنمایانە بەڕێی من ئێکسپایر بۆی تر پێویستە حکوومەت هێرێن بە تایبەتی پەرلەمانی کوردستان، کەم پێم وایە پەرلەمان زیاتر ئەرکی لەسەرشانە لە ڕووی یاساییەوە نەک لە ڕوویەوەیە، بەڵام حکوومەت ڕێنمایی دەرەکە بۆ هەموو ئیشوکارەکان. مەسەلەن من نمونەیەکی بەسیط بێنمەوە، خۆ ڕەخنەی لە حکوومەت یەکرم بەیان هەمووشمان ڕەخنەگە لەوە نەکبین. مەسەلەن ئێمە لە مەسەلەی بودجێ و جێبەجێکردنی بودجێوانەی متابعەم کردووە، هەموو ساڵ لە مانگی 11 موافقەت لەسەر بودجەکەن کە ئەنێرێ بۆ خوارەوە بۆ مدیریەت عامەکان. باشە لە مانگی 2 مانگە فریان ناکرێت شتەکان بکڕن. ئێستا تەربیەی سلێمانی شوێنەکانی تری سلێمانی ئەو جامیع ئەو مشکلەی هەیە. ئەمە مەسەلەیەکە علاقەی بەشتی سیاسیەوە نیە، علاقەی بە طبیعەتی ئیداری وڵاتەوە هەیە. ڕاستە سەرکردایەتی سیاسی، ڕاستە حیزبە سیاسیەکان بە هەموو لایەکەوە بەشێکی گرنگ بەرپرسێتیان مەسەلەیەکەی سەرەستۆ، چۆن پارتی بەشی گەوری بەرەکەوێت، دووەم بێچێتیە سێم ئەو برادرانەیە سەرۆکی هەرێم و سەرۆکی خۆیانیان جێبەجێ کردووە کێشەکە لە خوارەوەیە. تۆ ئیجازەم بکات باس قسە لەسەر یاساکەی بەساقە و یاسا نەخەڵک دەریەکە لە هین دەریەکە، یاسا دەسەڵاتی سیاسی و پەرلەمان دەریەکە بۆ حکومڕانی هەموو ئیدارەی وڵات لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی ڕێنمایە داراییەکانەوە. باسم بۆ کردی مەسەلەن سلێمانی میزانیەکەی لە ساڵی 2012 400-500 ملیۆن دلارە، بەڵام طبیعەتی سەرفکردنەکەی 400-500 ملیۆن دلارە مشکلی دروستەکە بۆ سلێمانی. علاقەی بە محافظ و ئەنجومەنی محافظە و فلان مدیر و فلان مدیرەوە نییە، طبیعەتی ڕێنمایەکان ئەخوازێت. ئەبێ ئەوە نەبێ تەندەر وابێ فلان وابێ فیسار وابێ ئەبێ ئەوە لیژنەکە وابێ، ئەمە هەمووی چەند ماوەیەکی زۆر خەیانەیە بۆ جێبەجێکردنەکەی. بەڵام لەگەڵ ئەوەشان باسم بۆ کردی نەحەقیەکرێ. مەسەلەن بۆ نمونە کاگەڤاڵ باسیەوە کاڵێ جامیعی سلێمانی، کاکە جوانترین جامیع لە سلێمانی هەیە لە عێراق، کە خۆی زانێ کەپی جامیعی سلێمانی جامیعێکی زۆر جوانە. سیستەمی ناو جامیعە کە جێبەجێکردنی ڕێنمایە داراییەکانە مشکلە دروستەکە بۆ ناو جامیعە ئەو مۆزوعێکی ترە. معاشی موچەی مامۆستاکان مشکلەیەکی ترە. علاقەی بینی خوێندکار و مامۆستا علاقەیەکی نۆرمەڵیان نۆرمەڵ نیە مشکلەیەکی ترە. ئەگە قسە لەسەر پرۆژەیە، ئەگە قسە لەسەر علاقاتی اجتماعیە. کاک جوتیار با جارێ قسە لەسەر پرۆژە لە سەردەمی بەڵێ کاک دانای ئەحمەد مەجیدەکە و کات پارێزگای سلێمانی بوو، جەناب جێگیری کاک دانا بوویت و لێپرسراوی تەندەرینیش بوویت لەم شارەیە. لەو کاتەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە کاک دانا وتی کە سەدان کۆمپانیا بلاکلیست کراون. قسەکە ئەوەیە ئەم هەموو کۆمپانیایە لەم شارە بلاکلیست کراون، هەمویان خزمەتی خراپیان بەم شارە کردووە و بە زیانی ئەم شارە شکاوەتەوە. بۆچی تا ئێستا چ لە کاتی ئێوە و چ لە ئێستادا هەنگاو نانرێت بۆ ئەوەی لێپێچینەوەیەکی
چۆن بڵێ ڕاستەقینە و واقعی و جددی لەگەڵ ئەم جۆرە کۆمپانیانە بکرێت بۆی جارێکی تر نەوێرن خزمەتگوزاری خراپ بەم شارە پێش من نازانم کەی کاکدان ئەم قسەی کردو چۆن کردوێتی لە کۆبوونەوەیەک بوو لەگەڵ ڕۆژنامە نووس ڕاستە بەڵام من دڵنیا دەکەمەوە کە بڕۆ محکەمەی سلێمانی بەدەیەها و سەیەها مەشاکیلی بینی کۆمپانیەکان حکومەت هەیە کە زۆربەی کۆمپانیەکان مەشاکیلان هەیە لەگەڵ حکومەتە کە لەبەرەوەی کرد بلاکلیستن لەبەرەوەی کە کۆمپانیەکان ممکنە خەڵکی خراپی ڕاستە و قسەیە بەڵام تۆ سەیری ئەوە خەستەخانەیە کە 8 ساڵ تەواو نەکراوە 4 خەرەوێڵی ئەوە بردەکانمان ئەنتەپاسێکرێت هەموو ڕێگاکانی سلێمانی دائەخرێت هەمووش ئێمە بە زیانی خەڵکشکاوە ڕێگان داخرێت ئەندەرباسی ئەوەی جارەی سالم 1 ساڵی ڕێک زۆربەی جادەکانی سلێمانی داخرابوون خەڵک بە جێگاکانی ترات شویانە کرد ئەندەپاسێک کرا کە هەندێک ڕایان وایە کە ئەندەپاسێکی خراپیش بوو نعم وبێئینسافیەوە تۆ بڵێ من بەڕاستی یەکەم ئەوە نییە بڵێم وڵا حکومت لێرە شتەکانی من وەسفەکەم بڵێم باشە حکومت خۆی توانێت بێت نوێنێکی بێنێرە دیفاع لە خۆی بکە لە وەزیرەکانی بکەن باسی سیستەم و ئێڵێمەوە تکایە ئێمە باسی سیستەمی حکومڕانیەکەین باسی علاقا دەکەین باسی تەبیعەتی سلێمانیەکەین ینی بەقەی ئەوە باسەکەین ئێمە ناتۆ بێ حکومت بێ بڵێن پرۆژەکانی ئەوەیە من یەکەیەکە بۆ دەژمێرم خراپەکانیش پێڵێم حەزەکەی بەرنامەیەدانێ بۆی باسیکەین علاقی بینی بەڵێندەر و حکومت چەند خراپە هەتا ئێستاش چونکە سیستەمەکە خراپە علاقەی بینی مهۆندیس و بەڵێندەر چەند خراپە حەزەکەم بزانێنی بەشێ لە بەشەکەی کات هەواڵ باسی کرد مەکتەبەکانمان خراپە خۆ مەکتەب پاری بۆ سەرف کراوە ئەی بۆ خراپە ئەم شارێکی جددیە ئەی بۆ خراپە بۆ مەکتەبی بێخود و پیرە مەگرون مەکتەبی مەڵکەنی 7 ساڵ دروست کراوە تا ئێستا نقەیەکی لەوە ناتۆ بەردەگیری کاک جوتیار دەسەڵات بەرپرسنیە لە بابەرسەرە کاکە دەسەڵات بەرپرسیارە حەزەکەم بزانی یەکێتی بەڵێندەران بەرپرسیارە بەڵێندەر خۆی بەرپرسیارە ئەو مهندسی مشتێ بەرپرسیارە تو باسی قسە لەسەر ئەواکەی حیزبایەتی و ناحیزبایەتی خۆشەر نییە و کەسێک کە من پێم وتووە مهندسێکە علاقی بە فڵان حیزبەوە هەبێت بە قسەی حیزبەش بکات نەخێوانیە کاکە خۆتو زۆر بەکورتی بۆ تاواکەم یعنی تۆ ئەگەر قسە لەسەرەوەیە من پێم وتی لە سلێمانیە یەکێ لە جوانەکانی سلێمانیەوەیە کە خەڵک ئازادە بۆی باسی قسەکەی بکەم کاکە ئازادی ڕاستە ئازادی بەشێکی خەڵکی سلێمانی خۆیەتی طبیعەتی سلێمانی وایە هەر حیزبێکی طبیعەتیانە بێ لەم شارە جێ نابێتەوە طبیعەتی حیزبەکانم ینی هیوادارم لەم ڕیسالەیە من تێبگەڕم چی ینی تۆ کەڵەمێکێتی لەم سارەیە 40 ساڵە 50 ساڵە جێی بۆتەوە خەبا دەکا ممکنە لە انتخاباتە دەرنەچێ بەلایەکێتیەوە زۆر نۆرمالە زۆر نۆرمالە کە دەرنەچێ دەسەڵاتی ئەنجومەنی محافەزەی ساڵێکی تر 2 ساڵی تر هەچ کەس کاتێ انتخابات بێ ممکنە تۆ نتوانین لێرە لایەنێکی سیاسی معەن حکومڕانی بکات بە تەحەلول نتوانێت بیکات قسە لەسەر ئەمە نییە قسە لەسەر ئەوەیە کە سلێمانی خودی سلێمانی خۆی ئەمە قبول ناکە لە هیچ دانێکی سیاسی دکتۆر دێمە لای تۆ تقریبا بۆ 5 ساڵە چێ باس لە ئەوە کرێت کە سلێمانی بکرێ بە پایتەختی ڕۆشنبیری هەندێک شڕخنەیە واگرن کە هێشتا لە شارێکە کە شاعری تیا بکوژرێت دەوترێت کە شعری تیا قەدەغە بکرێت لە شارێکە کە ئەو هەموو سینەمایەکی هاوچەرخی نیە تەنانەت سینەماکانیشمان کران بە باڵەخانەی بازرگانی جێگا کولتوریەکان شوێنەوارەکان دەڕوخێنرێن بە موافقەتی حکوومەت و بەرپرسە پەیوەندیدارەکان چۆن دەکرێت ئەم شارە ببێت بە پایتەختی ڕۆشنبیری ئەگەر تعلیقی تریش دەبێ فەرم لە 20 تا 30 تا 40 تا 50 تا 60 تا حوتی شوباتی 63 سلێمانی بە واقعی بە فعلی خۆی پایتەختی ڕۆشنبیری بووە نەکرد بڵم لە کوردستان توانین بڵین لە عێراقی ئێرەشا و لەو کاتێک کە لە پارچەکانی تی بۆ پارچەکانی تی کوردستانیش بەڕاستی ئەوە دوجار ڕژێمی بەعز بوو کە زانکۆی گواستەوە کە خەدێکی گەورەی ئەم شارە کرد دوجار هێزە سیاسیەکانی کوردستان و شەڕی ناوخۆ بوو و ملولاری سیاسی ئەم لایەنە سیاسیانە بوو کە بیرکردنەوەیەکی ڕیفیانە بە معنای سۆسیۆلۆژیەکەی نەک بە معنای ئەوەی بڵێم لادەیی لە خۆشمان لادین هەمومان لادین شاریان لە شارێتی خست شاریان لە شاری ڕۆشنبیری خست تۆ ئەو کاتەی لێرە ڕۆژنامە دەرەچێ ئەو کاتەی لێرە کۆڕ و کۆبوونەوە ئەگیرێ ئەو کاتێک قوتابخانەی کچان ئەکرێتەوە ئەو کاتێ هەموو قوتابخانە و ناوەندە و زانکۆ لێرە ئەکرێتەوە ئەم زمانە شیرینی کوردی لێرە ئەپژێ ئەمانە هەمووی دەلالاتی گەورن کە بە فعلی ئەم شارە هیچ پێویستی بەوە نییە کە زناوی لێ بنێ پایتەختی ڕۆشنبیری خۆی پایتەختی ڕۆشنبیریە بەڵام بەداخەوە ئەم ناسنامەیان لێسەنوێتەوە هەر ئەوانەی ئیستا ئەیانەوێ بیکەنەوە پایتەختی ڕۆشنبیری ئەوانن کە ناسنامەکەیان لێسەندوێتەوە ئومێ دەکەین ناسنامەکەی بنەوە ناسنامەکەی چییە کۆمەڵێکی زۆر لەم بەرپرسانی ئێمە بە غەدر و غوبن و غیرە لەم شارەیاننا هەر ئەوانەشی کە کاک جوتیار باسیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی ڕۆڵی هەبووە کە ئەم شارە تا ڕادێ لە شارەتی بخرێ لەوانەیە ئامانجەکەی زۆر باش بوو بێ خواستەکەی باش بوو بێ بەڵام پلانی نەبووە لە دابەشکردنی خانووە لە کەمپی زانکۆ کە باسیەکە لێرە شتی جوان کراوە بەڵام شتی باش نەکراوە
ئەو کەمپەی زانکۆکە ئەفەرمێمە لە ئەم هاوینە لە هۆڵێکی پەروەردەی بنەڕەتی کۆنفرانسێکمانە بوو پانکەی عەمودیان هێنا نەک یەکێک کە دیارە دیاردەیە لەبەرەی سیستەمی هەواکەیشی ناکرد بۆ بە پارکێکی گەورە پارکینی بەڕێک و پێک نییە شتی جوان لەم شارا کراوە بەقەت زانکۆی ئەو زانکۆی ناونراوی زانکۆی ئەمریکی خزمەتی زانکۆی سلێمانی نەکراوە لێرە کە زانکۆی ئەمریکی نییە زانکۆیە کە بە میتۆدێکی ئەمریکا ناتۆ لێرە زانکۆ دامەزرێنێ زانکۆ کە من بەبەستمە زانکۆی سلێمانی مەبەز نییە یەکێ لە دەستکەوتە گەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرانی زانکۆی سلێمانی لە 68 کردن بە ڕسمی زمانی شێوەزاری سلێمانی بە ڕسمی کردنەوەی ئەم هەموو قوتابخانەیە بە یەغدانە بە ئەدەب بە هونەر بە ڕۆشنبیری بە فکر ئێمە ناتوانین دووشە تا ئێستاش ئێمە ناتوانین نکوڵی لەوە بکەین بزوتنەوەی گۆڕان لە هێزێکی تر جیابایەتەوە خوێن هەڵەسا ئەو ماسیجانەی لە کاتی خۆپشاندانەکان و لە کاتی هەڵبژاردنەکانە لە نێوان هێزە سیاسیەکانی ئێرا بواە لە شارەکانی تر هیچ نەبوو بارەگای خەڵکیان سووتان ئێمە ناتوانین نکوڵی لەوە بکەین کە لێرە ئەو دیدە لیبراڵیە چۆتە مۆخمانەوە چۆتە ویژدانمانەوە چۆتە ئیرادەمانەوە تەنانەت ئەوانشی کە بڕیارەکانی مزاکەن ویژدانیان ئاسوودە نییە کەناڵەکەی ئەوەی کێ بوو لەو قوربانیانە بەڵام دوجار ئەمە وای نەکردووە لێرە دابخرێ کە بکرێ بێدەنگ دروست بێ ئەوەی من مەبەستمە لێرە ئەوەیە بیڵێم سلێمانی ساکراوە بە پارکێکی گەورەی ئۆتۆمبیل ئەبێ پلانی هەبێ من لەگەڵ ئەم پلان هەبێ ئەم پلانە بێ حکوومەت ئەبێ خەڵک ئەبێ سەرمایه‌دارەکان ئەبێ پەرلەمان ئەبێ سەرۆکایەتی هەرێم ئەبێ NGOکان ئەبێ ناوەندە ڕۆشنبیریەکان ئەبێ حیزبەکان ئەبێ ناوەندە زانکۆیەکان هاوبەش بنتیایە ئەبێ زانکۆی تر بکرێتەوە کابینەی 6 زۆر ڕێگر بوو لەکردنەوەی زانکۆی نوێ لە سلێمانی من بەبەستم لەوەیە بەستم لە زانکۆی سلێمانی نییە زانکۆی سلێمانی ئیستاش بەو هەموو داماوی بەرامبەری کراوە 8,000 هەمینە لە ڕیزبەندی زانکۆکانی جیانە زانکۆی سەلاحەدین 15,000 هەمینە یعنی بەو داماویەشەوە هێشتا لە ڕێنجەکەیە لە پێشەوەیە بەڵام مەبەستم لەوەیە تەنیا زانکۆی سلێمانی بەز نییە ئەبێ دەرفەت دروستکەی کە ئیدارەی کابینەی شەشیش بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە نەبووە لەبەر ئەوە بەڕاستی ئەمە یەکەم دووهەم ئەو شوێنانی دانران بکرێ بە مەتحەفی وەتەنی کران بە ئوتێل بۆ جوانی تۆ پرۆژەی ئیسیسماری لێرە چی هەیە ئەم هەموو تاوەرە بەرزە بەرز کردوتەوە من سەیرم لێت ئەو تاوەرانە لە شوێنێکە ئەکرێن من لەندەنم بینیوە لەناو لەندەنا بینای وا بەرز نابینی لە شوێنی دیاریکرا و تیجاریانە بێ دکتۆر باسی کابینەی شەشت کرد ئەو کاتە دەوترێت کە سەرۆکی حکوومەت یاخود سەرۆکی کابینەی شەشەمی حکوومەت هێرێمی کوردستان کوڕی شارەکە بووە وەکو خەڵکەڵێ خەڵکی شاری سلێمانی بووە ئایا ئەو بەرپرسیارێتە ڕوبەڕووی ئەو نابێتەوە ئێمە ئەبێ ئەگەر واقعبین بین تەنیا بە کوڕی شارێک تەنیا بە هێزێکە لە شارێکە لەدایک بوو بێ ئیش ناکرێ ئەگەر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان لەگەڵ تورکیا ئیمزاکەن تیجارەت دەکەن نەوتەنێرن لەگەڵ ئێرانیکەن لەگەڵ عێراق فشاری گەورە دروستەکەن یعنی سلێمانی ئیداری سلێمانی بوو بەو بەڵاودیەوەی کە هەموو حکوومەتی هەرێم و سەرۆکی هەرێم کە لە سەڵا هەفتای خەڵکی هێناوە نەتوانێت پرۆژەکانی حکوومەت لێرە جێبەجێ بکا بەڕاستی منەوە بەڕوا نابینم ئەگەر وایە من خەتای حکوومەتی سەرۆکایەتی هەرێم نیە لە خوارەوەیە کە ناتوانن بڕیارەکان جێبەجێ من بە جەنابی کاک مەسعود خۆی مودوتم حەقە بێنە سەر تەلەڤیزۆن ئەگەر ئیداری سلێمانی وەکو یەکێتی نایڵێ پرۆژەکان حکوومەت هەیەتی و پارتی هەیەتی و یەکێتی نایڵە جێبەجێکەن وەرنە سەر تەلەڤیزۆن بیڵێن بە خەڵکی بڵێن یعنی هیچ پێویستمەوە ناکا کەس خۆی ئیحراجکار لەسەر خەڵکی سلێمانی دیوە خۆی ئیحراجکار لەسەر پرۆژەیەکە ئەکرێ لە شاری سلێمانیا بکرێ من لەگەڵەوانام هەموو لایەنە سیاسیەکان عقدەیان بەرامبەر خەڵکی سلێمانیا هەیە چونکە بۆ ماوەیەک حیزبیش لە دنیاوایە بۆ ماوەیەک عمری هەیە ئێمە حیزبی جمهوری دیموکراتیمان هێشتا لا دروست نەبووە محافظین و عمالمان نییە حیزب خەڵکی سلێمانی بڕیاریەوە بۆ زەمەنێ بێ تا ئەوەی و حیزب ئەتوانێ ئەو قۆناغە تێپەڕێنێ بۆ قۆناغی تازە بزوتنەوەی تازەی ئەوێ هێزی تازەی ئەوێ بەدیلی تازەی ئەوێ ئەم هێزانی ئەمە هێزی تەقلیدین ڕێگرن لە بەردەم ئەو گەشەکردانەیە من بە جەناب بدەڵێم سلێمانی شارێکی پێش ئەوەی نەوتی بێ پێش ئەوەی ڕۆشنبیری بێ زراعیە هەمومان نەزانین لە هەموو ئەڕمەکانە تووتنیەک و نازانم گەنمیشیان داناوە چەند سایلۆ لە سلێمانیا هەیە ئەو بارانە باری چۆن سەد تەن گەنم لە سایلۆکانە باران لێیە چەند عماری نەوتت هەیە چەند عماری سوتەمەنی و ئاوت هەیە چەند مەخزوونی بنزینت هەیە چەند زانکۆت هەیە بۆی ئیستیعابی خوێنکارەکان بکە ژماری قوتابخانەکان هەموو ئەمانە و شتانت کە نەبێ بۆ سلێمانی بکرێت و نەکراوە بەڵێ یەک دنیا نەگەرێتین بی خەستەخانە چەند نەخۆشخانەمان هەیە کە ئیساش سلێمانی شارێکی میلیۆنیە چەند خەستەخانەمان هەیە هەر ئەوانە نین کە سلێمانی 200,000 و 300,000 بوون ڕێگاوبانەکانمان شەقامەکانمان بازاڕەکانمان کاکە مەیانی یاسنگەرەکان مەعالیمی ئەم شارە نەما مەیانی یاسنگەرەکان ئەم سلێمانی بە پیشە بەناوبانگ بۆ لەبەری شار بۆ لەسەر بنەمای پیشەسازی و بازرگانی و ڕۆشنبیری دروست بووە ئەمانە کوان لەم شارەیە کوا پەیکەری ئەمانە کوان فولکەکانی تۆ کوان ماڵی محافظ کوا قوربان
یەکێ لەو معالیمانی شاری سلێمانی ماڵی محافظە ئامانە و پاسی مەسلحەیە خەتی نقلی عامە سلێمانی لە کاتێکا نقلی عامی هەبووە مامەعەزە لێرەوە خەڵکی بردەوە سەر سنوور خەتی نقلی عام کووە بایەخدان بە ژیانی گشتی کووە ئەم هەموو تەکسی و سیاری خصوصیانی تەشار ئەی نقلی عام کووە میترۆکانێک کووە قیتارەکانی ڕۆشنبیری شاری سلێمانی دەکرێت سیاسیەکان زیاتر قسەی لەسەر دەکەن تاوەکو ئەدیب و ڕۆشنبیر و مامۆستایانی زانکۆ و هونەرمەندان بۆ تێنەگەشت کە باس لە ئەوە کرێ سلێمانی بکرێ بە پایتەختی ڕۆشنبیری سیرەکەی سەرۆکی حکوومەت دێتە سەرخات سەرۆکی یاریێم دێتە سەرخات بەڵام هونەرمەند نییە ڕۆشنبیرێک نییە ئەدیبێک نییە وەکو کارتێکی سیاسی دڵی بنەوە کە سلێمانی مەکە بە شاری ڕۆشنبیری دەخت هەستەکانی تریتیا دروستکە پێنج زانکۆی تریتیا بکەرەوە دە پارکی تری بۆ دروستکەوانەیە ئایا ئەمە مزایدەیە بەدڵنیایی ئەو مزایدەیە ئەگینا حکومەت پرۆژە تەقدیم ناکە حکومەت ئیشەکە ئۆپۆزیسیۆن پەرلەمان پرۆژە تەقدیمەکە حکومەت پارەی لەبەردەستایە ئەتوانێت خەونەکانی خەڵک جێبەجێ بکە نەک پارە خۆیارمەتیم بە سەیری گۆیژە بکە باشترین نمونەی هێناوەتەوە پیرەمێرد گۆیژەمان چی لێ کردووە گۆیژە خەریکە دیار نامێنێ هەموویمان کردووە بە شوقە و بە شوێنی یاری و بە شوێنی ئەوە یەکدار ببڕیتەوە لە هۆڵندا بێ پرس بە خەڵکی شارەکە بکەی ئێمە هەموو شارەکە فرۆشراوە بە ڕێزێک ئەڵێ بەس لە پولەرەسی خواروکە لە خەریتەیە وەکووە فەرمێ دێنیە بای 40 میلیۆن دلار ئەرز فرۆشراوە ئەی زەحمە نەبێ چیە کڕی ئەم 40 میلیۆن دلارە چەند زەریبەی گەڕایەوە بۆ حکوومەت کرایە چه پرۆژەیەکی ئیسیسمارەوە ئێمە بەس ڕقم ڕیزەکەین مزایدە بەسەرم شارەوەکەین هیوادارم هەموو لایەکمان واز لە مزایدە بێنین پرۆژەیەک گەر جوان بوو هی هەر کەسێ بوو با دەستخۆشی لێ بکەین چەند باشە ئیستا بڕۆ سێری تانجەرۆ بکە کە ئیستا منتیقی سناعی براوەتە ئەوێ بزانە لەبەر خاڵ و خۆشاک هیچ بۆ ئەکرێ بزانە جوانی شار ئەبینی باشە تا ئیستا نەکراوە ئەنجومەنێکی شارەوانی کە لە 2000ەوە حکومەکە نەتوانێت خۆڵ و خاشاکی شار چارەسەرکە تازە لە سلێمانی پێمەڵێ کۆلێرا بڵاوبۆتەوە یعنی ئەبێ چاوەڕێی تاعونیش بکەین چونکە کۆلێرا لە شارێکە هەبوو تاعونیش ئەبێ بڕن بیخوێنەوە معقولە لە شاری سلێمانیە یەکەم شارە مەجاری بە شێوەی شار بۆ دروستکرا بێ لە ئەهوارەکان کۆلێرا بڵاو نەبێتەوە لە سلێمانی کۆلێرا بڵاو بێتەوە بۆیە شارێک کۆلێرای تیابێ یعنی ژینگەکەی پیسە با ئینسانەکانی ئازادانە بێتەوە خراپ باگوزارێن قسەکانی دکتۆرت هەموو گوێت لێ بوو دەڵێت کە ئەوەی دەسەڵات کە یەکێتی و پارتین لەم شارەیەکەن مزایدەیە بەسەر خەڵکەوە یەک دنیا نمونەیە نایەوە من نایهێن مۆگەر وەڵامی تۆ والله بەتاکید من هەر خۆم ویستم هەندێک ملاحەزات لەسەر قسەکانی دکتۆر و کاکا و کاک جوتیاریش بەڕاستی بم پێش هەموو شتێک ئێمە بە دان بنین بۆ حەقیقەتە ئەم شارە ماڵی تاپۆکراوی هیچ گروپ و ڕێکخراوێکی تایبەت نییە ئەم شارەی هەمومانە یان هی هەمومانە یان هیچ کەس نیە هیچ لایەنێکی معەن ئیتر مەهماکان ئەو لایەنە بێت ئەمە ئەو بەنسبەت هەموو کوردستانیشەوە هەر چۆن دوهۆ کەولێر هی هەموو لایەنێکە ئەم شارەشی هەموو لایەنەکان پاشان دکتۆر ئەڵێ پێویستە ینی حیزب بخرێتە دەکا کە حیزب ئەمە یەکێک نییە لە هۆکارەکان کە بۆ شەلل و بۆ مەشلولی و سەقەتی ئیدارە لێرانە حیزب نەخرێتە دەرەوەی شار و ناخرێتە دەرەوەی کۆمەڵگەش حیزب بێ لە ناو شارا بێ و بێ لە ناو کۆمەڵگەشا بێ پاشان ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەگەر ستراتیژ ئەوە بوو ئەی باشە بۆ نەچوونە گردی مامەیارە بۆ گرتی جەرگەتەتان کرد بەمەکۆ کە لە سنتەری شارای ئەگەر مەسەلەکە ئەوەیە ئەگەر یەکێک لە هۆکارەکانە بەبەست کێ وەکو بزوتنەوەی گۆڕان کاک دکتۆر هەباڵ ئەڵێ حیزبەکانە بێ بارەگا برن و پێویستی بە بزوتنەوەی نوێترین بزوتنەوەی گۆڕانە لەم شارە وەنیە لەم هەرێما قسەکانی ئاماژەی پێدا بەڵێ ئەوش ئاماژی پێ بەڵام باشە بارەگای حیزب کە ببرێتە دەرەوە ببێت بەیەکێ لە هۆکارەکانی پێشکەوتنی شاری سلێمانی ئێوە با بزوتنی گۆڕان بیکردە بابی کردە پاشان یعنی من تێناگەم بۆچی ئەحزابی کوردی بۆ ئەبێ عقدەی هەبێ لەگەڵ بەڕاستیمانە ئەچێتە خانەی ئیتیهامیشەوە نەک مزایدات من قەناعەتم وایەوە ئیتیهامە ئەو ئەحزابە سیاسیانەی کە ئێوە ئەیەنە بەرچەکوش و کاکاوە ئەڵێ پشکی شێر بەر پارتیەکەی و ئەمانە کاکە گەورەترین تەسحی و قوربانیدان و ئاوێزانیان لەگەڵ ئەم شارە بووە بە درێژایی مێژوو ئەوان قدوەی حرەکە سیاسیەکە بوون و ئەو لایەنانەی کەشکە جیا بوونەتەوە هەر هەمووی سەرچاوەکەی گەڵام هەست ناکەی پرۆژە و خزمەت بەدەسەڵات ئەکرێت ئەزیزم بەدەسەڵات ئەکرێ بەڵام من وەکوتم ئێستش پێ لەسەر ئەوە داگرم ئەڵێم لە سلێمانیە خەلەلەکە زیاتر لە ناو ئیدارە لۆکاڵیەکایە هۆکارەکانیش پەنجەم بۆ ڕاکێشا هۆکارەکان بەرپرسیار نییە لەوەی ئەم خەلە لە چارەسەر بکات ئەزیزم بەرپرسیارە بەڵام چۆن بەرپرسیارە ئەو ئیدارەی کە لێرە بەرپرسیارە بەرپرسیاریشە بۆ بە دوواداچوون
بەرپرسیارە بۆ لێپرسینەوە بەرپرسیارە بەرانبەر ئەوەی باشە کوانێ ئەو کۆمپانیانەی کەوا خرانە ناو لیستی ڕەشەوە کە من دەیان جار لە مەراکزی قەراری ئیداری و سیاسیم شارا بیستمە ئەمەە کۆمپانیا خراوەتە ناو لیستی ڕەشەوە چی ئیجراعاتێکرا لەگەڵیانە ئێسش زۆر بێک لەوانەی لە لیستی ڕەشان دیسانەوە پرۆژێکیان وەرگرتووە بەڕاستی من تێناگەم ینی پرۆژەی ئەمە تەنها قسەیەکە یان تۆ نمونەت لایەکە ئەو کۆمپانیانی خراونەتە لیستی ڕەشەوە دیسانەوە پرۆژیان وەرگرتووەتەوە گەروەریان گرتووەتەوە خەتای کێیە ئەزیزم دەیان پرۆژەکە لەم شارە سەقەت بووە وەکە جوتیار خۆی وەکو جێگری پارێزگار ئاماژە بەوەکە کە خەلەلەکە لە کۆمپانیاوە لە مقاولاتەوە لە مهندیسەوە ینی خەلەلەکان تەقسیم ئەبن بەڕاستی تۆ ناتوانانی تەنها شتەکان لەسەر سەری گۆزەکە لە سەری حیزب بشکێنی ئێمە ناڵێن حیزب فریشتەیە حیزبیش کەم و کورتی هەیە بەڵام من قەناعەتم وایە وەزعی شاری سلێمانی و تایبەتمەندێتی و خەسڵەتی شاری سلێمانی وەکو شارێ لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە و لە ڕووی بزافە فکریەکانەوە شارێکە زووتر ئیحساس بەکەم و کورتیەکانەکە بەڵام من قەناعەتم وایە کاکاوە لێرە پارێزگای سلێمانی و کاک جوتیار لە ڕابردوودا جێگری پارێزگار ئایا بەرپرسیارەتی ئاراستی ئەوان دەبێتەوە لەم قۆناغێ بەتەکید خۆێستاوان نابێ بەڕاستی وەکو ئەڵێ خۆیان لە ژێرباری بەرپرسیارەتەکە بێننە دەرەوە باشە ئەو کەم و کورتیانەی کە هەبووە کاکاوە جەنابەت ئێستش لە یازار بەم چرکە ساتانەشەوە سەرۆکی ئەنجومەنی گەر زۆر بە کورتی کاکاوە چونکە پێشتر ماوەم زیاتر پێدان گەر بە کورتی پێم بڵێ و دکتۆریش لە قسەکانی ئەوتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئێستا نەیتوانیوە چارەسەری کێشەی خۆڵ و خاشاک بکات کاک ڕۆفیشەڵێت ئەوان دەسەڵاتیان هەیە لەم شارە بۆ ئیشتان نەکردو زۆر بە کورتی کاکاوە زۆر بە کورتی وەڵا جارێ کاگەفاوتی ئەنجومەنی شارەوانی سلێمانی پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاونی خۆڵ خاشاک پەیوەندی بە ئەنجومەنی شارەوانی ئێوە متابعی ئیشەکانیان ناکەن نەخێر ئێمە لەبەروی کە بۆشایشی یاساییمان لە یاریمی کوردستانە کار بە یاسای هەفتاویشی بریمەر ناکرێت و یاسای ژمارەی ساڵی 2009 کە بەڕە سەرۆ چێرەمی امزای کردووە ئەوەش ڕاوەسێنراوە بە مادەی چلوویە کار بۆ یاسای ناکرێت تا بژانی داهاتوو لەبەرەوە توانم بڵێم جۆرە لە جۆرەکان ئەنجومەنی پارێزگاکان تامیش کراون یا کارتۆنین و ئەمە دەسڵات واخوازێت یەک جابم ماوە بۆ کارڕەوف من سەیرە بەلامۆ کاگڕەوف خۆیلەوە ئەبیێریان لە وڵا پشتی شێر بەرپارتی ناکە چۆن پشتی شێر بەرپارتی ناکەوێت سەرۆکی شێرێ بەرزترین دەسەڵاتی جێبەجێکرێت لە وڵاتەیە سەرۆکی حکوومەت دوای ئەو دێت بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنە و جێگری سەرۆکی پەرلەمانیش بەرزترین دەسەڵاتی چاودێریکردنە کە سەر بە پارتیە بەڵام هیچ ڕێگریەکیان بۆ ئێوە دروست کردووە ئەم دەسەڵاتانی سەرەوە دوو ڕێگا هەیە لە بەردەمی ئەمانە ئەو ڕێگای ئەوەیە یان ئیتر لە مەودوا بەلا مەرکەزی لە هەرێمی کوردستانە کار بکەن و ئەنجومەنی پارێزگاکان کار بکەن بۆ ئەوەی ئەو فەوزا ئیداریە ئەو قەیدانە ئیداریە کە هەیە لە هەرێمی کوردستانە کۆتایی بێت یان ئەوەیە بەجددی بێنە سەرخەت بە مەرکەزی کە خۆیان قەناعەتیان پێێتی کە من پێم وایە ئەو یاسای باوی نەماوە ئەو سیستەمە باوی نەماوە وڵاتی خۆیان بەرن بەڕێوە بەبێ جیاوازی هەولێر و دووەک و سلێمانی و کەرکووکیش سپاس کاکاوە بیدرانی ئازیز ئێستا کاتی ئەوەی ئەو میوانانە پرسیارەکانیان ئاراستە بکەن فەرموو هاوکار کاکە حەما کۆلیژی یاسای ئێوارانم پرسیارەکەی من بۆ کاک جوتیارە ئاماژەی بەوەیە کە حیزب بۆ شاری سلێمانی شتی زۆر کردووە بەس من لەو قەناعەتەم کە حیزب هیچ شتێکی وای بۆ شاری سلێمانی نەکردووە چونکە بەجددی شاری سلێمانی قوربانی زۆریاوەکە و بە ڕێزانش پێشتر ئاماژیان پێکردووە شاری سلێمانی پێویستی بە زۆر شت هەیە لەوە زیاتر کە ئەو بە ڕێزە ئاماژێ پێکە من پرسیارەکەم ئاراستەی ئەوەیە ئەو شتە زۆرانە چیەکە بۆ شاری سلێمانی کراوە چونکە من بەدەلیلەوە لامەکە زۆر شت هەیە بۆ شاری سلێمانی ئەگەر کردی بێتیشان لە بەرژەوەندی حیزبەکە خۆی بۆ گەلەکە نەبوو بچووکترین نمونە خەسخانەی چوارسەقەرەوێڵەکەی کە زۆر کەس ئاماژەی پێ کات و وەکو نمونە ئیهێنێتەوە ئەوە سێ کابینێ ئێمە بەسریا ڕۆشتەوە هیچ بۆ ئەوە بوو هەرو پرسیارم فەرموو پێشەکی بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم ونەر ئیبراهیم دەرچووی زانکۆم پرسیارێکم ئاڕاستی جەنابی کاک جوتیار هەیە هەر لەسەر تاواکردنی قسەکانی ئەو کوڕە بە ڕێزە ئەڵێ مەشروعمان زۆر کردووە بۆ سلێمانی باش ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان مەشروعی زۆر کردووە بۆ سلێمانی ئەبێ ئەمە یەکێتی بیکاتە پێوەرێک کە بیات وەکو پیاوەتیەک بیکا بە ئەجرێک بڵێ وەکو پیاوەتیەک بیکا بە ئەجرێک و بیاتەوە بە چاوی خەڵکی سلێمانیە بڵێ من ئەوە کوڕی شارەکەم و لە هەناوی شارەکەیا گەورە بووم و پەروەردە بووم و هەروە پێگەشتوم و چەند ساڵی خزمەتم کردووە ئەم خزمەتە لەسەر ئەساسی ئەوە بێت کە گوایە پیاوەتیەکەن یان ئەمە چاکەیەکە بەرامبەر خەڵکی سلێمانیەکەن یان خەڵکی سلێمانی شیا و شایستەی ئەوەن و بگرە زیاتریشن زۆر سپاس بۆ تۆش ئاگاتان لە مایکەکە بێت دەنگ قەتع بێت و یەتەوە ئاگاتان لەوە بێ بەس ئێستا پێتەڵێم یەک لەحظە فەرموو زەردەش نەجات قوتابی پەیمانگا بە خێراتنی و میوانە بە ڕێزانە ئەەکەم
و دەستخۆشیان لێکم بۆ جەنابیشت بۆم بەرنمەیە پرسیارێکم لە کاک جوتیار هەیە ئەڵێ ئازادی ئازادی لە وڵاتەیە بۆ مەبەستی چی شتێ بەکارهێنراوە و ئازادیە بێت چی ئازادی بێ وەکو بە نمونێگە و ئازادیە لە کوێیە ئەو ئازادیە بەس لە لای من بەڕای من بۆ ئەوە بەکارهێنراوە کە معنی بازار بە ئازادی بەدڵی خۆی شت بفرۆشێ هەچ کەسێ بە غەریزەی تاکە کەس بێ چالاکیەکانیان یان یادەکانیان یان شتەکانیان لە ڕووی لە تاکە کەسیەوە خۆی ببینێتەوە ئەمە بۆ تاکە کەس کراوە باشە لە ڕووی خزمەت گوزاریەوە بۆ ئەم شارش باوەڕ ناکەم خزمەت گوزاری یعنی شار هەر پێویستی بە خەستەخانە هەیە خەڵک نەخۆش کە بچێ بۆ کوێ شار پێویستی بە جادە هەیە پێویستی بە ئەندەرپارس هەیە پێویستی بۆ شتانە هەیە ئەمە شارە بۆچی ناوی شاری هەڵگرتووە ناوی شاری لە خۆی ناوە بەڵام لە دوای ئەمەوە خزمەت گوزاری تر نەکراوە هۆڵێک نییە پایتەختی ڕۆشنبیرێت سلێمانیە بەڵام هۆڵێک نییە قاعەیەک نییە هۆڵی هونەرمان هەیە تیجارەتەوە سینەمای تیا پەخشەکردن بە پارە باشە ئەمە قاعەیەکی بۆ گەورە نیست یعنی یادێکی تیا بکرێتەوە خەڵک هەمووی بڕوە باشە ئەبینین لێرە یادی سلێمانی یادێکی کلاسی چییە یادی کلاسیکیش هەموو کەسێکەگرێتەوە گشتگیریش هەموو نێتەوە کاگرێتەوە ئەم یادە بۆچی لە شوێنەکان نەکراکە هەموو کەس بەشدار بێ بۆ تەنها کەسانی تاک لێرە شخصی بەکارهێنرا باشە هۆڵەکانیشمان بەس تەنها ئەگەر بکرێ هۆڵی هونەر هەیە کو هۆڵێکی گەورە نییە بۆ پرسیارێکی تریش ئەڵێ خزمەتکردن بەم شارە باشە ئەڵێ خزمەتکردنەکە خەتای سەرۆکی هەرێمە دەستی باڵا لە لای سەرۆکی هەرێمەوەی ڕاستە بەڵام ئەگەر تۆ ئیدارەیەکت هەبێت لە دوو شوێنە هەت بێ بودجێ هەبێت لە هەردوو شوێنەکە وەکو یەک خزمەت بە شاری چام کرێ هەولێرە بینین خزمەتی بەرچاوە ئێمە ڕاست و بەڵێ مە بەستەکە عفو یەک دقا خزمەتەکە کراوە بەڵام ئیدارەی لۆکاڵی کاکڕەوە ئاماژەی پێک ڕاستەکە لێرە ئەم پارەکە بۆ تاکە کەس بەکار ئەهێنێ بۆ غەریزەی شخصی زۆر سپاس بینەرانی ئازیز ناوبڕێک وەردەگرین و بەردەوامە بین لەگەڵتان